ماوەی 3 ڕۆژە ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی گەرمیان بە هاوکاری مەکتەبی ڕێکخراوەکان هەڵمەتی دابەشکردنی کەمامە و دەستکێش و ڕێنمایی تەندروستیان دەست پێ کردووە کە هەڵمەتەکە شوێنکارەکان و ناو بازاڕ و گەڕەکەکانی کەلاری گرتووەتەوە. دیارە ئێمە ئەمڕۆ دابینکردنی کەماوە دەستکێش لەلایەن مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی نیشتوانی کورسانەوە و ئێمەش وەکو ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی گەرمیان و دابینکردنی کەماوە دەستکێش بەسەر هاوڵاتیانی شاری کەلارە و ڕێنمایی تەندروستی و هیوادارم هاوڵاتیانی هەرێمی کورسان بە تایبەتی خەڵکی کەلار پابەندی ڕێنماییەکان بێ بۆ ئەوەی بتوانین دەربازمان بێت لەم ڤایرۆسی کۆرۆنایە و هیوادارم تەندروستی باش بۆ کۆمەڵانی خەڵکی کورسان و شاری کەلار بە تایبەتی. لە گەرمیان و بە تایبەت لە شاری کەلار ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا تا دێت زیاتر دەبێت. ئێستا بەشێکی زۆری هاوڵاتیان لەو کاتانێکە دێنە نێو بازاڕ و شوێنە گشتیەکان پابەندی ڕێنمایەکانی خۆپارێزی دەبن. ئینسان هەموو شتێک خۆپارێزی زۆر شتێکاکە مامۆستا. ئینسان خۆپارێزی ئینسان لە نەخۆشیە پارێزی هەموو شتێک پارێزی. ئەمان بۆ مەسلحەتی عام بۆ گشتمانە بە تایبەتی ئەو شوێنانەی کە قەرەباڵخن ئەو شوێنانەی کە زیاتر دەست بەریەکەوێ یاستر وشاو بە تایبەتی ناو مزگەوت من خۆم بۆ خۆم ناو مزگەوتە هەرچەنە مترێک بینمانە هەم دەستکێشم پێ هەم دەوامیشم پێ ئەمە پێویستەکە خەڵک خۆی هۆشیار بێ بۆ خۆی نەگەوەی کە ئاگادار بێت. هەزەکەمان خەڵکە کشتی کەمامەوەین و دەستکێش بکاتە دەستی و بزان حتا خوا بەشک و نەجاتماندا لەم مصیبەتە. شتەکە بوونی هەیە بە حکمی خەستخانەکان کەسمان کەسکارمان لەوێ دکتۆر لەوەیە ئەمەش من دەستخۆشتانێکم شتە بڵاوگەن لەبەرەوە گەنج وای پارەی بێنیە ناتوانێت بیسێنێ. ئێستا من ئاگام لێ بوو گوێم لێ بوو خەڵکە لێ وەڵای وابماندە نەیبەسین. سابۆنەی ئەم کلۆرە و ملۆرە هەوە کارم ئاوردە ئیسەدایان پێم وەخوا ئیسە دوانم سەنایەوە 1000 دینار یەکی 500 دای پێم وەڵایە گشتی خەڵبی وەسیە و ئەمە پارێزگێری خۆمانە و باشە و خراو نییە و. ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی گەرمیان ئەم هەڵمەتەی بە ناونیشانی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و هۆشیاری تەندروستی دەست پێ کردووە. بڕیار وایە لە داهاتوودا ئەم هەڵمەتە بەردەوامی هەبێت. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.